فەڕەنسا دەیزانی چکە یاری پاڕگوای و ئەڵمانیای بینی بوو دەیزانی کە پاڕگوای بۆ یاریکردن هاتووە بۆ هاتووە کە جەوی یاریزانەکان عەساب یاریزانەکان بگرێتن بتوانێت بۆ شێوازە یاریکە باتەوە بەڵام ئەوە گەورەی ڕاهێنەری فەڕەنسا بوو یەکەم جەرکە یاریزانەکانی فێر کرد بوو کە بەهێمنی و بارامی یاری بکەن پاڕگوای هەڵبژاردەیەک نییە بتوانێت لێوە باتەوە تەنیا دان بە خۆتان بگرن و گەورەی ڕاهێنەر و گەورەی یاریزانەکانی چونکە فەڕەنسا یاریزانی گەنجی هەیە یاریزانی لاوی هەیە زۆر گرنگە ئەو یاریزانانە بتوانن خۆیان کۆنتڕۆڵ بکەن بڕواو کە ڤینیسیۆس لەو یاریە بە کارت سووری وەردەگرت ڤینیسیۆس لەو یاری کرد بە کارت سووری وەردەگرت یاریەکی تر لە هەمان ڕۆژ بەڕێوە چوو نەرویج و بەرازیل بوو کە زۆر خەڵک بەرازیلی بە نەزانم زۆر شتێکی بەهێز دەبینی کە منوانە بوو لای من بەرازیل پێ پێش دەست پێکردنی موندیال لەو باوەڕەدام کە هەڵبژاردەی نائومێدکەر بەرازیلە لەبەرەوەی خەڵکێکی زۆر و کە ئاماژەت پێکرد لەو باوەڕدا بڵێ بەرازیل موندیال دەبە لەسەر چ ئەساس و پێوەرێک هە لەسەر ئەنچلۆتی بوو یعنی هەموو کاکە یەکەم وەرزی ئەنشلۆتیە و لە قورسترین پاڵەوانێتی کە موندیالە مەسەڵەن خۆش بوو 2 ساڵ 3 ساڵ ئەنشلۆتی ڕاهێنەری بەرازیل بە بۆی بتوانێت چۆن دەڵێ کۆنتاکت و تەنسیقێکی جوان لە نێو یاریزانەکان دروستکە بیرۆکەی خۆی بە تەواوەتی داڕێژێ بیرۆکەی خۆی جێبەجێکە بۆ یاریزانەکانی بەرازیل بەڵام یەکەم تاقیکردنەوەی ئەنشلۆتی لە موندیال و قورسە بەڕاستی ناتوانین نوێکاری تێدا بکەین ناتوانین قوربانی بدرێن مەسەڵەن بۆ نمونەگە لە کوپا ئەمریکا بۆیە تا ڕادێک دەیتوانێت تەعامل لەگەڵ چۆن دەڵێ یاریزانەکان بکەو لەگەڵ پلانەکانی خۆی